سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم. ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق گفتوگۆ کرا لەسەر پرۆژە یاسای هەڵبژاردن دیارە مانگی 6 دیاری کرا و مانگی 6 2021 بۆی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بکرێ. ئەمڕۆ پەرلەمانی عێراق ویستی وا بوو کە پرۆژە یاسای هەڵبژاردن گفتوگۆی لەسەر بکە و ئەوەی کە زۆر جێی گفتوگۆ و ناڕزایی یاخود ڕزایی و ناڕزایی بەشێک لە لایەنەکانی عێراقی و کوردیە بابەتی بازنەیە لە عێراقدا بازنەکان چۆن بن فرە بازنەکە چۆن بێ پارێزگایەک چۆن دابەش بکرێ ڕێژەکان چۆن دابەش بکرێن. دیارە ئێستا قسەیەکەیە لە نێو پەرلەمانە کە جۆرێک لە کۆدەنگی دروست بووە لەسەرەوەی فرە بازنەی مامناوەند گەر هەڵە ناوهێنانەکە وایە بۆی کە لە عێراقدا بەم جۆرە مامەڵە لەگەڵ هەڵبژاردن و بازنەکانە بکرێ. بەڵام دوجار ئێوارەی ئەمڕۆ دانیشتنەکە بەبێ دەنگدان لەسەر بازنەکان دابشکردنی بازنەکان لە عێراقدا کۆتایی پێهات. بەڵام 4 خاڵ گفتوگۆی لەسەر کراوە 3 خاڵ گفتوگۆی لەسەر کراوە و پەسەند کراون. خاڵەکان ئەوەن کە پێویستە ڕەچاوی و جوگرافیا و مافی پێکاتەکانی ناو پارێزگاکان بکرێ، پێویستە سەرجەم پارێزگاکان لێ کاتی دیاریکرا و بە یەک پرۆژە هەڵبژاردن بکەن و سەرجەم پارێزگاکانی عێراق پرۆسەکە وەکو یەک بەڕێوەچێت و نابێ هیچ جیاوازیەک لە نێوان پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکەدا بکرێت، چونکە لە ڕابردوودا ویست هەبوو ناوچە دابڕێنراوەکان جۆرێک لە تایبەتمەندی پێ بدرێ و هەندێک لایانی عەرەبی دەیانویست کام تایبەتمەندیە بە ناوچە دابڕێنراوەکان بدرێ بە جۆرێک یاساکەی ینی هەموار بکرێت و دابڕێژرێتەوە کە یعنی لە زیانی کورددا بێ لە زیانی پێکاتی کورددا بێ لەو ناوچەیە کە ئێستا بەپی ئەم بڕیارە بێ کە ئەمڕۆ پەرلەمان پەسەندی کردو هیچ جیاوازێک لە نێوان یاساکە بۆ پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکەدا ناکرێ. گفتوگۆکانی ئەم شەو بە میوانداریەک لە بەڕێزان دکتۆر ئازاد دۆسکی ڕاوێژکاری یاسایی لە ستۆدیۆ لە سلێمانی لەگەڵمانە بێ ئەوروها بەڕێز سەعەدوڵڵا ئیبراهیم خان چاودێری سیاسی و لە ستۆدیۆکانمان لە هەولێرە و لەگەڵمانە بێ. سوپاس بۆ هەردوو میوانی بەڕێز. کاک دکتۆر ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم و قسەیەک لەسەر گفتوگۆ و دانیشتنەکانی ئەمڕۆی پەرلەمان بکەین. ئەو سێ خاڵی کە باسم کرد خوێندنەوە چییە بۆی پێت وایە کە یعنی وەکو بە عەرەبی دەڵێ شەوتێکی ڕێگاکە بڕاوە بۆی کە گرفتەکان بەرەو چارەسەر بچن لێک تێگەیشتن هەبێ لەسەر یاسای هەڵبژاردن ئەگەر چی گرێ کوێرەکە لە بازنەکانە. دەست خۆش کاکارم ڕێز و سڵاوم بۆ میوانی خۆشەویستیش لە شاری هەولێر. بەڕێزت باسی ئەوەت کرد کە ئایا شەقی گرنگێکی بڕیوە لەو پرۆژە قانونە، بەڵام ئەمیز بەس بە باس لە خەلفەیەکی قانونی گرنگ بکەم. ئەسڵی مەسلەی تعدیلکردنی قانونی ئینتیخابات لە چیەوە سەری هەڵدا کە بۆ هۆی ئیقالە پێکردنی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق بەڕێز عادل عەبدولمەهدیش ئەمە یەکێکە لە مەتاڵیبەکانی ساحەی تەحریر لە بیری نەکەین، چونکە بە پێش چەند مانگێک هەڵبژاردننی پێشوەختە داوای شەقام بەڵێ بە دڵنیاییەوە ساحەی تەحریر ئەیزانی کە ئەو فەسادە و وەکو چۆن بڵێ گەندەڵی کە هەڕەمی دەسەڵاتی سیاسی لە عێراقا و بەشێک لە چاکسازیە هەرە گەورەکان کە لە عێراق بەبێ تعدیلکردنی ئەم قانونە نەیەگرتە خۆ بە تایبەت لە دوورخستنەوەی ئەو حزبە سیاسیانەی کە لە عێراق لە دروشمەکانی ساحەی تەحریر لە بیری نەکەین کە بە حیتانی فەساد لە ناوابرا. لەبەرەوە من پێم وایە جێبەجێکردنی یان هەموارکردنی ئەم قانونی هەڵبژاردنە یەکێکە لە چاکسازیە گرنگانەی کە کاظمی ئەنجامیەدا بۆ وەکو چۆن بڵێ جێبەجێکردنی داواکاریەکانی ساحەی تەحریر. بەڵام یەک خاڵ لێرە گرنگ بوو کاگارام ئێمە لە بیر نەکەین خۆ لە پێش ئیقالەکردنی بەڕێز عادل عەبدولمەهدی ئەم قانونە پەسەند کرا، ئەوەی کە بەڕێزت وتت بە چەند بازنەیەکی هەڵبژاردن. بەڵام من پێم وابوو بە هاتنی کاظمی نەوعەن ما وەکو چۆن بڵێ ئەگەر گونجاندنێک لەگەڵ عەمەلیە سیاسی لە عێراقا بکرێت ڕەئی من بێ وە لە جادەی عێراقیش شاهدی لەسەرەوەدا تعدیلکردنی ئەم پرۆژە قانونە لەسەر مەتاڵیبی خۆپشاندانەکانی ساحەی تەحریر نەبووە، بەڵکو ئێستا لەسەر مەتاڵیبی بگرێت تا ڕادەیەکی زۆر چۆن لە توانای کۆمسیۆنە ئەنجام بدرێت. چونکە ئەوەی بەڕێزت وتت بۆ نمونەیەکی بەسیط ئەگەر هەر پارێزگایەک چەند بازنە بێت کۆمسیۆنیش ئەو ڕایگەیاند کە ڕەنگە نەتوانێت بەڵێ گرفتی گەورە. خاڵێکی گرنگتریش کاگارە لێرە ئاماژێ پێ بکەم ئیحسا ئامار
بگرە لە عێراق و هەرێمی کوردستانیش ئەنجام نەدراوە. یاسای کۆمیسیۆن خۆی گرفتی هەیە، یاسای دادگای فدراڵی خۆی دەست خۆش کۆمیسیۆنەکە خۆی من چەند جارێک لێرە بەرنامە لەسەر هەڵبژاردننی پارێزگاکان کردووە، شارەزایەکی بواری هەڵبژاردن و کۆمیسیۆن هەر بۆی باسکردین کە یعنی ئەو کۆمیسیۆنی ئێستا هەیە ڕاستە دادوەری بەڕێز و بەتوانایتە، بەڵام شارەزای میکانیک و تەکنیکەکانی هەڵبژاردن بەڕێوەبردننی کاروبارەکەنین ئەمیش بۆ خۆی گرفتەیەکی تراگەڕێم وڵاتکان دکتۆر هەر قسە لەسەر یاساکە ئەکەین، بەڵام با لەگەڵ نووسەر و ڕۆژنامەنووس سعدوڵڵا ئیبراهیم خانیش گفتوگۆی لەسەر دانیشتەکانی ئەمڕۆ بکەین. کاک سعدوڵڵاوی کە هەیە یعنی ناتوانن بگەنە بڕیارێک بۆ یاخود دەنگدانی کۆتایی لەسەر بازنەکان و یاسای هەڵبژاردن کە بازنەکان تێیدا وەکوتم گرێک شوێرەیە. گرفتەکە بۆچیە جێڕیتەوە؟ پێت وایە بۆچی بازنەکان بوون بە مۆتەکەی ئەم یاسایە؟ بۆچی بوون بە مۆتەکەی بۆچی بازنەکان بۆ بە مۆتەکەی هێزە سیاسیەکانیش؟ سەرەتا زۆر سپاس و بەخێراتی میوانە بەرزەکەت دەکەم، هیوای سەرکەوتی بۆ دەخوازم. بە حەقەت ئەوەی کە تا ئێستا هەیە تەمان سێ پێشنیار هەیە، یەکیان کە عێراق بەگشتی یەک باز نەبێ کە سەرەتا ئەوە تەرەحکرا، دواتر لەسەر ئاستی پارێزگاکان نیم چەکراوە و ڕابردوو کە بینیمان ئەوەی پێشتر و ئەو تەرحی ئێستا کە هاتوۆتە پێش کە فرەبازنەی بێت. ئەوەی هەیە لە بیرمان نەچێت تقریبان ئەو هەڵبژارنە پێشوەختە و ئەو فشارانەی کە هەبوو و ئەو جم و زۆڵی کە ئێستا هەیە لە تونێلێکەوە سەری گرتووە، ئەویش کە عراقیەکان بەگشتی لە دۆخێکی خراپدا بوون. ئەتوانم بڵێم ماندوو بوون بەرامبەر بەو هێزە سیاسیانەی کە لە 2023 حکومڕانی دەکەن و بە هەرێمی کوردستانیشەوە ئەتوانین تەحەدێک بڵێن. یعنی قسە لەسەر ئەوەیە نەفەسێک بێت. ئەو فرەبازنەیە ڕاستە لە ڕووی تەکنیکی وەکو بەخۆشتان ئاماژەتان پێدا ڕەنگە کۆمیسیۆنیش ئەوەندە نەتوانێت بە ئاسانی کۆنتترۆلی بکە، کۆمەڵێک گرفتی تەکنیکی بۆ بێتە پێش، بەڵام دیارە شەقام بەگشتی و لە ئەو لایەنە سیاسیانێکی ئێستا هاتوونتە سەرساحەکە و ئەو وەزهە سیاسێکی ئێستا دەیانەوێ عێراق بە ئاراستەیەکی تردابن ئەوەندە قوڵ نابنەوە لە مەسائلی تەکنیکی کە ئایا کۆمیسیۆن ئەتوانێت ئەمە جێبەجێ بکە یاخود جێبەجێ نەکاتن. ئەوان پێیان وایە لە هەڵبژاردننی فرەبازنەیی ئەتوانن بڵێن تا هەندێک خەڵکە سەربەخۆ خوازەکان و ئەوانەی ئەتوانن کە لە دەرەوەی لیستی حزب خۆیان کاندید بکەن و مافیان تا ئاستێک زامنترە بێتن. ئەوەیە دۆخەکە ئەوەی کە لە ئێستا لە عێراقەیە بەڕاستی کۆبنەوەکان ئەتوانم بڵێم هێشتا بەردەوامیان هەیە تاشتە نەگەیشتونە تەسیغەیەکی کۆتایی لەسەر ئەمە هێزە شیعەکان کە بەرەنگاری یعنی یاساکە دەکەن یاخود پاڵپشتی ئەوکەن کە وەکو جاران یاسای هەڵبژاردننی جاران جێبەجێ بکرێت. یعنی ئەوانە ترسیان هەیە لەمانەوە، ترسیان هەیە لە کورسەکاریان، ترسیان هەیە لەو هەژمونی کە هەیەە بەسەر دام و دەستگاکانی حکوومەتەوە، دەترسن لە دەستی بن بۆیە پشتگیری لە بازنەکان ناکەن. بێگومان تۆ ئەگەر سەیری بکەی ئەگەمە قسە لەسەر ئەوە بکەین لەکوێ عەدالەکە تەزبیت دەبێ لە هەڵبژاردننی نیم چەکراوەدا کە پارتێکی سیاسی لیستێکدا دەبەزێنێ زۆر حاڵەتیمان بینیوە و لە ڕابردوش ئەمە ڕوویداوە خەڵکمان هەبووە بە کەمترین دەنگ بۆتە ئەندامی پەرلەمان، بەڵام خەڵکی تر هەبووە لە قایمەیەکی تێر مەسەلەن لە شوێنێکی تێر 4 بەرابەر 5 بەرابەر ئێمە دەنگی هێناوە، بەڵام لەبەر ئەوەی دەنگی ئەو دەنگە بۆ ئەو نایەتەوە دەنگی لیستەکە بۆ کاندیدی لیستەکە ئەڕواتەوە، ئەوە لەوێدا ئەمە ئەتوانم تا ئاستێک بڵێن مەحروم بووە لە بەشداریکردنی لە پەرلەمان. بۆیە تا ئەتوانم بڵێم عەدالەت زیاتر لەوەدایە کە لیستی فرەبازنەی بیتن، بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە بۆ کورتی قازانجە بنسبەت ئێمە ئەوە گرنگە بەڕاستی ئێمە لە هەڵبژاردن دامناوە ئەوەی کە تایبەتە بە کورد یعنی پلانی بەرنامەکە وایە لە بەشی دووەمی گفتوگۆکانمانە کە نیوەی کاتەکە بەرەو دوای بەرنامەکە دەکات تایبەتێکین بە کورد و بەشداری کورد و ڕۆڵی کورد و قسەی کورد لەسەر ئەم بابەتە و ناوچە دابڕێنراوەکان دەبن بە بەشێک لە گفتوگۆکانمان.
لە دەرفەتەکانی داهاتوە قسەی لەسەرەکەین بەیەکەوە بەڵام کاگازات ئەوەی کە قسەیە لەسەر هەڵبژاردن لە عێراقا هەمیشە کە ئەگەینە یعنی دۆخی هەڵبژاردن کاتی هەڵبژاردن لە عێراقدا پرسی بابەتی نەتەوایەتی بابەتی عێراقی بوون بابەتی یەکسانی بابەتی وەکو دەوترێ دزینی دەنگ ئەمانەش هەیە لە عێراقدا ئەمانە چوار کڕین و فرۆشتن ئەوە دوای جیاکردنەوەی دەنگەکانە کە دەکرێت ئەم چوار پێکهاتەیە ئەم چوار فەقەڕەیە لە گفتوگۆکانی ئێستا لە نێو فەزای سیاسی ئێستای عێراقیا چۆنە بینی ئەم مەفهومانە گۆڕانکاری بەسەر هاتووە دوایەوەی کە خۆپیشاندەر داوایە کرد ئەمانە نەمێنن خۆپیشاندەر داوای کرد عێراقی عێراقی بێ خۆپیشاندەر داوای کرد نەتەوەکان هەموو نەتەوەی خۆبەخۆ بن بەڵام وەکو یەک چاو سیر بکرێن ئەزانی کاکارم با زۆر سەریح بین یعنی عملی سیاسی لە عێراق لە دوای 2023 لەسەر ئەساسی تایفی ئەوەی کە لە عێراقا پێڵێن کەعکە سیاسیەکە کێکە سیاسیەکە چۆن دابەش بکەن شیعە چەند بۆ خۆی ببە سونە چەند بۆ خۆی ببە لە کوردستانی زۆر جارەوەی کە بەڕێزی وشتت ڕەنگە زۆر حزبی سیاسی هەبێت بە دروشمی نەتەوەی موزایەدە بکە وەکو چۆن بڵێ زیاتر بە مادەی سەوچل ئەمە من پێم وایە ئەم هەڵبژاردنە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر لەوە هۆشیارتر بوونە بە تایبەت بابەتی کەرکووک و زۆر جار حزبێکی کوردستانی بە 16 ئۆکتۆبەر و ئەوانە لە ناویە بە من ببێستنەوە بە پەیوەستکەین بە عێراقەوە لە دوای 2023 کاگاران بڕوا ئەکەی موئسسەیەک وەکو کۆمیسیۆن وەکو محکمەی ئیتیحادی لەسەر ئەساسی تایفی دابەشکراوە محکمەیەکی فیدراڵی کە بەپێ دستور لە مادەی نەوسەیە ئەڵێ کاتێک هەڵبژاردن ئەنجامەدرێ بۆ تەصدیقی نەتایجی هەڵبژاردن ئەبێ کە نۆ ئەندامی تایە نۆ ئەندامی بەڕێز بڵێ دادوەرە بەڕێزەکانن سێ شیعە سێ سونە دوو کورد ئەمە یعنی بەڕاستی کارەساتە لە وڵاتێکدا دەسەڵات و موئسسەی قەزائیش بە وەکو چۆن بڵێ بە محاسەسا بکرێت ئەگەر بڵین لە دوای پرۆسی ئازادیەوە بۆ بیدایەتی پێکێنانەوەی حکوومەت و ژیانی حکومڕانی سیاسی لە عێراقدا ئەمە دروست بێ تۆ پێ دوای بۆ ئێستا نادروستەوانە بەڵام بۆ ئەو قۆناغی سەرەتا پێویست بوو وابێت چکە هیچ نەتەوەیەک متمانی بە نەتەوەی بەرامبەر نەبوو و کورد شیعە چەسا بۆ لەم وڵاتەیە من لەگەڵ ئەو ڕایەی بەڕێستان بەڵام دەکرا بەو شێوازە دابەش نەکرێت چکە زانی بۆ ئێمە لەبیر نەکەین ئەگەر بە منتەڵەقی معادلەی زۆرینە و کەمینە بڕۆیت ڕەنگە خۆ بگرە کوردیش یاخود کەمینەکانیش سوودمەند نەبوونە لەوەی کە بەڕێزت باس کرد بۆ هۆی ئەوەی کە شیعە بە تاوەتی جونگە سیاسیەکان لە عێراق کۆنتڕۆڵ بکە یعنی نمونەیەکی بەسیط بۆ بەڕێزتێنم من بۆ باسی دەسەڵاتی دادوەریم کرد بەڕێزت پێشکەشکارێکی سەرکەوتویت ئاگاداری لە نزیکیشەوە لە عملی سیاسی لە 2010 کە هەڵبژاردن کرا لە عێراق نوری مالکی بە ناوی دەوڵەتی قانون 89 کورسی هێنا ئەیات علاوی کوتلەی عێراقیە بوو 91 کورسی بەدەسێنە هات لە دستورە طبعی لە هەموو دیموکراسیت وڵاتانی دیموکراسی کوتلەی فائز بۆی هەیە سەرۆک وەزیران وەربگرێ باشە ئەوە بوو مالکی نەیتوانی زۆرینەی کورسی پێک بنێ چوە پەنا بردە بۆ کۆ بردیەوە بۆ محکمەی دستوری مەدحەت مەحموود کێی دانەوە ڕئیسەکەی حزبی داوایە وتی تەفسیرێکی دستوری ئیجتیهادێکم بۆ بکە ئەم عورفە و ئیبداعی کوتلەتل ئەکبەری پێکەینە يعني من بۆچی بە بەڕێزمت من باسی ئەوەم نەکرد بەڵام قەزا ئەگەر سربەنەتەوەیەکیش بێ ئەبێ مەفهومی قەزا و قانون و دستور وەک خۆی نابێ بڵێ ئەبێ محاید بێ لایەنگیری تەڕەفگیری بۆ لایەکەوە بکە من ئێستا پێم وایە عملی سیاسی یاخود کازمی لێرەیە گرنگە لە هەویەی تائیفی تێپەڕیوە ئەمە گرنگە عێراق پێویستی بە سەرۆکوەزیرانێک بوو یعنی ئەوەی کە بەڕێزت وتێت هەمیشە وتومە ئەگەر لە من ئەپرسی لە هەموو دیموکراسیەت ئێستا بۆ نمونە وڵاتێک وەکو هەڵبژاردنەکانی ئەمریکا ئەکرێ ئەخۆ لە وڵاتێکە هەموو یەک باسنەیە من نازام ئەم ئیبداعە لە عێراقا چی کراوە سەرۆک کۆمارێک لە بنی ویلایەتێکی تر دەنگێک بەدەستێنێ ئەسڵەن من زۆر جار وتومە ئەبێ هەڵبژاردن لە عێراقا یەک باز نەبێ بۆ لەبەرەوەی هۆکارە بۆ نەیشتنی تایفی هۆکاریشە بۆی پەرلەمانتار ئەدای خۆی باشتر بکە بازاری محاسەسە و ئەمە سونە و ئەمە شیعە و ئەمە کورد نامێنێ باشە کەواتە زیانی فرە بازنەیەەکە چییە؟ یەکێک لەو ترسانی کە هەیە ئەوەیە کە
یعنی بابەتی عشیرەت و ڕێز عشیرەت سەر هەڵداتەوە بەڵێ بە دڵنیاییەوە. لە ناوچەیەکی وەکو کەرکووک بەڵێ. کە دەیکەی بە فرە بازنە بچووک بچووکیان لە سلێمانیان لە هەر شوێنێکی دیکەی عێراقدا کوڕی فڵان ڕێز عشیرەت دەنگی هەموو ناوچەکە و بازنەکە بۆ ڕەنگە لە ئاستی چوونی نەشبێ بۆ پەرلەمان بەسەکانی تری ئەمە چییە فرە بازنەیە بۆ عێراق بۆ پرۆسەی دیموکراسی. کاکاران من بە بەڕێستم وت یعنی زیاتر وەکو چۆن بڵێ تایفی لە عێراقا تۆختراکە بە بازنەیەکی بچووکترەوە. تۆ ئەگەر لیستێکی سیاسی کیانێکی سیاسی بێ هەدەف و مەبەستت خزمەتکردنی ئەم وڵاتە بێ لیستە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش ئەگەر مەبەستێ بێ کاندیدێکی زۆر باش بێ ئەتوانێت بۆ خۆی لە پارێزگاکانی تری عێراقا دەنگ کۆکاتەوە. من ئێستا پێم وایە ڕەوشی عێراق و وەکو چۆن بڵێ هەرێمی کوردستانیش و ئەم جیلەی کەیێتەوە کاگارام یعنی تۆ بەڕێستم وت لە 2008 لە سەردەمی نووری مالیکی لە عێراقا لە باکوور و جنوب و ناوەڕاستە لەسەر عومەر و حەسەن یەکتریانە کوشت. ئێستا ئەم جیلە قبول ناکە لە هیچ کەسێ قبول ناکە ساحەی تەحریر. یەک خاڵی گرنگتر هەیە کاکارام ئەمە ئاماژەی پێ بکەم بڕوا بکە ئەم شتانە مەسایلانە هەمووی تەکنیکین ئەوە لاەنە سیاسیەکانن و پەرلەمانتارەکانی ئێستا ئەوان نوێنەری خەڵکن ئەبێ شەونوخۆنی بکەن و مەسوولیەتێکی گەورەی نەتەوەی و عەفو مێژوویشیان لەسرە کە بتوانن بە چ شێوازێک ئەم پرۆژە قانونە ئێمە ئاگادارین پێش چەند سەعاتێکیش لە کۆبنەوە بوو پەرلەمانی ئیتیحادی بەبێ موزایدە و شت سێریان کەن خوان لە ناو واقعی عێراقان زیاتر تەنسیقیان لەگەڵ کۆمیسیۆنە لەگەڵ سەرکردە سیاسەکان. بەڵام یەک خاڵی گرنگەیە کاگارە لە 2010 بڕوا بکە یعنی ئەتوانم بڵێم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە تایبەت لە جنوب و ناوەڕاست بریتی بووە لە یەک پارچە مەزهەلە لە تاریخی عێراقا نەبوو. ئێمە زانین سندوقەکانی ئەوەی سووتێنرا لە مەعرەز بەغدادێ دووەلی بڕوا ئەەکەی ئەمە قسەی من نیە پەرلەمانتارە بەڕێزێک وەکو فایق شێخ عەلی ئاماژەی پێکرد تڕێلەیەک لەو سەرەوە ئاها تڕێلەیەک لەو سەر کردێلەی سووری پێوە بوو کە ئەمە ئیتر بۆی نییە بچێتەوە عەد و فەرزەوە لەوێەوە ئەکرا بە ملیۆنەها دۆلار لەو سەرەوە سەیرت کرد پەرلەمانتار هەر بوار لەسەر شاشەکانی ڕاگاندە لە جووب و ناوەڕاست وتوێتی من بە پارە سەرکەوتوو. دوای ئەوەی وەکو بەڕێزت وت اینجا هاتۆتە ناو سوڵتەیتە یەک خاڵی زۆر من پێم وایە کاکارە بەبێ چاودێریەکی وردی نێتەوەیە گرتووەکان لە بیریش مەکە بەحثەی ئومە متحیدا بەڕێز بەلاخص ئەمە ماوەیەکی زۆرە سەردانی هەرێمی کوردستانیشی کردووە لە عێراقا ئەگەر سەیری پەیامەکەی بەڕێز کاظمی بکەیت جگە لەوەی مانگی 6 2021 موعیدی هەڵبژاردنەکانی دیاری زۆر جاروە بگرە سەرۆ کۆماریش جەخت لەسەر ئەوە ئەکەنەوە بەڕێز دکتۆر بەرهەم کە دەبێ ئەم جارە هەڵبژاردنێکی پاک ئەنجام ئەدرێت. ئێخۆ ئەگەر فرە بازنەیش بێ یەک بازنەیش بێ محافەزەش یەک بازنەی بێت تەزویر کرا چستی باشە بەڕێزت یاساناسی دەبێت بە خوێندنەوەت بۆ ئەو یاسایی کە ئێستا هەیە بازنەکەی لێ دەرکە. بەڵێ ئەمەوێ خوێندنەوەی بۆ بکەی دوای ئەو دوایی کە لەگەڵ کاک سعدوڵڵا قساکەم خوێندنەوەی بۆ بکەی بزانی ئەم یاسایە بە فعلی ئەتوانێت ڕێگری بکات لە تەزویر بە فعلی ئەتوانێت ڕێگری بکات لە ئەو بابەتانی کە باست کرد کڕین و فرۆشتنی دەنگ دواتر ئەگەڕێنەوە لات بۆی بە وردی باسی پێی کاتت کەم نەیەمێ. کاک سعدوڵڵا وەکو کاک دکتۆر ئازاد وتی یعنی عێراق تاوەکو ئەم قۆناغی کە ئێستا تایەتی ناتوانین خوێندنەوە بۆ ئایندە بکەین فاڵی بۆ بگرینەوە بەڵام تاو قۆناغی کە ئێستا تایەتی پڕە لە فەوزا پڕە لە یعنی کڕین و فرۆشتن و مزایدە بەسەر هاوڵاتی و تاکی عێراقیەوە تاوەکو ئێستا ناوەڕاست و باشووری عێراق ئاوی پاکی بە مەزبوطی و بە فەرمینیە بیخواتەوە تاوەکو ئێستا ناوەڕاست و باشووری عێراق بۆ نیو سەعات کارەبا وەکو کوردەواری ئەڵێچن بە ئاسمانە. قسەکە ئەوەیە هەڵبژاردن لە عێراقدا مانگی 6 بکرێ مانگی 10 بکرێ هەر کاتێ بکرێ پێ دوایە دەرچەی گۆڕانکاریە لە عێراقدا پێ دوایە خاڵی وەرچەرخانی خزمەتگوزاری و دۆزینەوەی هەلیکار و کەمکردنەوەی مەینەتیەکان و لابردنی گەندەڵی و گرتن و گەڕانەوەی پارە دزراوەکانی عێراقا یان هەڵبژاردننی پێشوەختە خاڵی وەرچەرخانە بۆ هەندێک وەجه و هێزی سیاسی لە عێراقا بە تایبەتی ئەگەر کورتی کەینەوە لە نێوماڵی شیعە چووکە ئەوان زۆرینە کورسی و زۆرینە ڕێژەن لە عێراق. بەڵێ بەحقەت ئەوەی کە دکتۆر ئاماژەی پێدا ئەگەر هاتبووە هەر لە جنوبەوە مەسەلەن لە هەموو عێراق بەو شێوەی بیرکرابایەوە کە مەسایلی تایفی نەمێنێ کە عێراق بەرە و ئاراستەیەکی تەواوی دیموکراسی بڕوە
کە بەرەو تەمەدون بڕوە بەڕاستی ئێمەش لێرە تەمە نامانە کرد و زۆریش حەزمانە کردگە عراقەمووی یەک باز نەبێ بەڵام بیرمان نەچێ ئێمە وەکو هەرێمی کوردستان چەند ئاستی وشاریمان لە پێش بێ چەند ئاستی ژیاریمان هەڵسوو بێ لە 2010 ئێمە لە عراق ئەژین و ئێمە مواکبەی ئەو عقلیەتە و ئەو شێوازە بیرکردنەوە ئەەکەین کە ساڵەها لە عراق ئێمە بینیمان بە شێوازێک مامەڵی کردووە و بەتابەت لەگەڵ هەرێمی کوردستان ئەنی ئەمە ئاسان نییە ئەو متمانەیە بە شەو ڕۆژێک دروست بێت هەمومان حەزەکەین کۆکووەکو حەز بەڵام من پێم وایە ئێمە هێشتا زۆر زووە بە دوای شیعارات بکەوین هێشتا زۆر زۆر بە دوای ئەو سۆسیال میدایە بکەوین کە لە پشتی ئەو هێزە سیاسی ئێستا بە تایبەتی بەڕێز کازمی و کە پێشم وایە کازمی نیەتێکی باشی هەیە و کاراکتەرێکی سیاسی باشە بەڵام زۆر زووە ئێمە بتوانین متمانە بکەین زۆر زوو هێشتا ئێمە هەرێمی کوردستان ڕاهەنە بە هەرێمی کوردستان بکەین لەسەر چەند چەمکێک لەسەر چەند شیعارێک ئێمە برینی قوڵمان هەیە بیرمان نەچی ئێمە مادەی 140مان هەیە ناوچە دابڕێوەکان بەڕاستی بۆ ئێمە گرفتێن بۆ ئێمە ئەتوانن بڵێن سەر ئاڵتی سیاسەتی بزوتنەوەی ڕزگاری کوردەکە تا ئێستا ئەمە نیوەی خاکمان ئەتوانم بڵێم لە دەستنی وەکو هەرێمی کوردستان بیریشمان نەچی بەهێزبوونی پێگەی هەرێمی کوردستان بەومانای نییە تۆ لاوازبوونی عراق بی بە پێچەوانەوە ئەمە من پێم وایە چەند عراق بەهێز بێ ئەوەندەش لەگەڵی هەرێمی کوردستان بەهێزە بێ و چەند هەرێمی کوردستانیش بەهێز بێ لەوێش بە هەمان شێوە بۆیە ئەو جەدەلە سیاسی ڕابردوو زۆر هەڵەیە کە بەغدا و خوارو و پێیان وا بوو کە هەرێم بەهێزە بێ ئیتر لە زەرری ئەوانە یاخود ئێمە پێمان وا بێ کە بەغدا بەهێزە بێ یاخود ئستقرار و ڕێگر ئێمە زەرد دەکەین بە پێچەوانەوە چەند لە مەرکەز چەند لە خوارو ئستقراری سیاسی تەمەدون بەرەو پێشچوون ئارامی هەبێ ئەوە ڕەنگ ئەداتەوە لەسەر هەرێمی کوردستانیش ئێمەش بە هەمان ئەنداز ئەڕۆن بەڵام هێشتا زۆر زووە بەڕاستی ئێمە قوربانی بدەین هێشتا زۆر زووە ئێمە بینە بڵێم پێشڕە بۆ ئەو مەسەلەیە بە ئێمە سیرکەین بزانین لە ئایندەدا هێزە سیاسەکانی عراق چۆن بیرەکەنەوە ئەو جیلە تازەکی ئەو گەنجانەی کە دوای 2023 باسی کرد 17 ساڵ نەمازانی بێ هێزە سیاسەکانی عراق چۆن بیرەکەنەوە 17 ساڵ نەمانزانی بێت چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین 17 ساڵ نەمانزانی بێ چۆن ئەوان ئێمە ئەبینن و چۆن سەیرمانە کرد خۆی ئەوش مشکلەیەوە نییە بەڵێ مەبەستی من لە چییە قوربان مەبەستی من لەوەیە ئێمە ئەبێ بە ئەندازەی عەقڵیەتی ناوەند بە ئەندازەی نیەتیوان بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەمە مامەڵە بکەین لەبەرەوە ئێمە لە 2010دا هەرێمێکین لە ناو عراقدا بەنسبەت ئێمە بڕاگررتنی پایەکانی هەرێم بەهێزبوونی هەرێمی کوردستان سەر ئاڵتی مەسەلەکانە هاوڵاتی تاچی کورد لەوە ئەستەقرارەکە کە هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان شەفافیەت هەبێ و دیموکراسێتێکی ڕاستەقینە هەبێ ئەو شەپۆلە لە خراپەی کە لە ڕابردوو بینیمان ئەو دزی و جەردەی و بەداخەوە کە بینیمان ئەوە نەمێنێت ئەوە لە بەرژۆندی ئێمەیە نابی ئێمە بە پێش حەدەست بکەوی نابی ئێستا ئەمە بڵێن بەڕێز مستەفا کازمی هەموو ئەو خەونانە جێبەجێ دەکا و ئێمە کۆمەڵێک ئستعقاقی نەتەوەیمان هەیە بیخێنە ناو سەبەتەکە و دەست بەرداری بین هێشتا زۆر زووە تەمەنا ئەەکەم ڕۆژی عراق بگاتە ئەواستا زۆریش تەمەنا ئەەکەم وەختێکدا بێنەوەکانی ئێمە وەکو وڵاتێکی و فەڕەنسا کە چەندین نەتەوەیە ئەسڵەن بیر لەوە نەکەنەوە بەڵام هێشتا زۆر بۆ ئێمە ئەبێ بە ئەتوانم بڵێن قۆناغ ئەبێ لەگەڵ دۆخەکە بڕۆین قۆناغ ئێمە مافەکانی خۆمان بەرگری لێ بکەین و هەوڵ بدەین زامنی بکەین زۆر باشە کاک دکتۆر ئازاد ئەوە سیاسەتی ڕاستەقینەیە کە ئێمە دەست خۆشە گەڕێم وڵات کاک سعدوڵا کاک دکتۆر ئازادەوەی کە باسمان کرد وتم دەگەڕێم وڵات قسەی لەسەر بکەی یاساکە و بابەتی تەزویرات و هەموو گرفتەکانی دیکەی پێشتر کە لە هەڵبژاردنەکانە هەبووە ئەم یاسایە یعنی ڕێگەچاری بۆ هەموو دۆزیوێتەوە ئەم یاسایە وای کردووە کە دەستبردن بۆ ئەو بابەتانە یعنی بەرپرسیارەتی یاسایی گەورە لەسەر هەرچ کەسێ دروست کاکە نیەتی ئەوی هەبێ کاکارام بەس عەفوم کە یعنی
من تەقدیری بەڕێز ڕێی بەڕێز کاک سەعەدوڵاش ئەکەم بەڵام ئەزین چۆنە زۆر بەداخەوە زۆر جار مەسەلەن سەری بەتایبەت دەستگایەکانی ڕاگەاندن ئەکان بەتایبەت وەکو چۆن بڵێ ئەو تەشەن و جەنەتەوەیە دروست ئەکان کاکە ئێمە تۆ هەر وڵاتێک سەیریکە لە کاتی خوالێ خۆشببوو بە ڕێسمام جەلالە کە سەدامی ڕژێمی گۆڕبەکبۆر ڕوخێنرا هەر لە حاکمە عسکەریەکان یەکەم جار بیر لە چی کرا لە سەردەمی پۆل برێمەر و جیگارنەر دەستور کرا کاکە من فڵان کەسە وایە ئیلتیزام پێ ئەکا ئیلتیزام پێ ناکە تۆ ئەساسێکت هەیە بیناغەیەکت هەیە دەستورە ئیقرارێک بە مافی تۆی کردووە یعنی من زۆر جار وتومە ئەگەر دیومان پێش بە ڕێز کازمی ئاهاو ئەو فڵان کەس لە لایەنی کوردی نزیکە ئێمە مەسەلەن یاساین تۆ مەبدەیەکی قانونی زۆر شارەزایە ئەگەر مەسەلەن ئەڵێ هیچ تاوانێک نییە ئەگەر نەسێکی قانونی نەبێ باشە هیچ کەسە ناتوانانی بیکەی بە تۆمەتبار تۆش ناتوانانی داوای هیچ مافێک نەکەی ئەگەر نەسێکی قانونی نەبێ و نەسە قانونیەکەی تۆ لێرە دایکی یاساکانە دستورە من بۆچی بترسێم لە کازمی جا ئەمە تەحلیلی سیە بەڵام بە بوعدە قانونیەکە و دستوریەکە تۆ سڵتەی تەشریعیت هەیە لە ڕێگای وەکو چۆن بڵێ ئەم مؤسسە تەشریعیەوە ئەتوانی چەندین پرۆژە قانون کاری لەسەر بکەیت سڵتەی قەزاییت هەیە لە عێراقا لەبەر ئەوە لە بیریش مەکە کاگارام ئەگەر ئێمە وەکو چۆن بڵێ ئومێدێکی گەورەمان یاخود بچووکیش نەبێ من وەکو ئەوەی کە ئەبینم ئەو هەنگاوانەی کازمی ئەنجامی ئەداد یعنی ئەمە نەک شاهیدی بێ واقعی عێراق وەڵامی ئەو شتانە دەکاکە بۆ نمونە لە سەردەمی نووری مالکیە ئەبوو ئەسرا ئەوەی کوتلەکەی دەوڵەت القانونەکە لە عێراق لە ساحەکانی تەحریر بە ئەبوو فەساد ناوبراوە هەتا سەردەمی عەبادیش ئێستا ئەوەتە دەرەکەوێ ئەمە سەر بە کوتلەی نەسرا ئەمە سەر بە کوتلێ وە بڕواژ بکە کاگاران من دوورتر لە کازمیە ڕۆم بە بوعدە دستوریەکە سێریەکە دەستوری عێراق دەق جێبەجێ ئەکرێ جگە لە طموحی کورد یعنی با ئەمە من ئەتوانم ئەمە ڕەئی منی شخصیش بێ کە کازمی ئەتوانێت بەو ڕێچکەیە کار بکات طموحێکی نێودەوڵەتی گەورە هەیە کە عێراق لەسەر پێی دستور و دیموکراسیەت بڕوە ئەمە ئەمریکایە ئەمریکا ئەخوازێت کە ئیتر عێراقی محاسەسە عێراقی پشگیری ئەم وڵاتی دەوروبەر و ئستیرادی وەکو چۆن بڵێ ئیرهاب بکە بۆ وڵاتانی ئەوروپایان ئەمریکا هەتا دوێنێش بەس عەفو ئەمیس ئاماژە پێ بکە پۆمپیۆ وەزیری بەرگری نامەیەکی زۆر بە ئاشکرایایی بەوەکو سەرۆکۆمان کە خەلایی کاتیۆشە کاکە ئەوانە بوون کە نەیان هێش دستور لە عێراق جێبەجێ ئەم هێرشانە ڕابگرن ئەجنا ئیمزاکرد ڕاگررتنی کارەکانی کۆنسڵخانەی ئەمریکا لە عێراق ئیمزایکی بەڵێ بە دڵنیاییەوە کاک ئارام خۆ ئەمەیە خۆ تۆ ئەزین چۆنە تۆ کە لە کوتەیەکی سیاسی وەکو نووری مالکی ئەمەزانی سەربەچ لایەنێکە چۆن عملیی سیاسی لە عێراقا قۆڕە کردبوو باوەڕ ئەەکەی تۆ لە سەردەمی ئەم برادرەیە جێگیری سەرۆ کۆمار بە تیرۆرست تارق هاشمیەوەتە تا ئێستاش ئەترسێ لە تورکیا ویستی بۆ خولی سێمیش خۆی کاندید کە ئەگەر ئەمریکا کە دستورە لەبەر ئەوە من ئومێدم بە کازمی بێ ئومێدم بە دستورەکەمە کە ئیقرارێکە هەر مادەی 14 دستور جێبەجێ بکرێ مەبدەئی مواتەنە بۆ هەرێمی کوردستان کافیە مشکلەکەوەیە لە عێراق چ لە هەرێمی کوردستان لە ناوکەوانەیەکە بۆ هەردوو ئیلتیزام ناکە هەرێمی کوردستانیش نایکە ئەویش خۆی زێتەوە مشکلەکە فێر بە ئیلتیزام کات باشە بەڵێ ئیلتیزام بە دەستورەوە بکەین بەڵێ کاک سەعەدوڵڵا ئەوەی کە کاک دکتۆر ئازاد باسی کرد خاڵێکی گرنگە یعنی دکتۆر فێر بۆ پێشمەکەی بۆ پرسیارەکان پرسیاریشم نەنووسیەوە باشە لەسەر ئاستی ئەوروپی بە تایبەتی فەڕەنسیەکان و لەسەر ئاستی نێودەوڵەتیش لە دوای سەردانەکەی کازمی بۆ ئەمریکا وە کۆبوونەوەی لووتکەی میسری ئەردەنی عێراقی جۆرێکی نوێ عێراقێکی نوێ باز دەکرێ باز لەواکرێ عێراقە چێتەوە نێو چوارچەوەی وڵاتانی عەرەبی و عێراقێکی شکۆمەند دەرەکەوێ عێراق لە پەیوەندی دیبلۆماسیەکان یا جوموتۆڵێکی نوێ ئەکات عێراق لە نێوخۆی خۆیدا بە پشتیوانی ئەمریکی ئەوروپی مستەفا کازمی هەنگاوی نوێ ئەنێ تۆ ئەمانە ئەبینی وەکو هەنگاو و دڵت خۆشە بەوەی کە ڕۆژێک بێت بە پشتیوانی نێودەوڵەتی بە پشتیوانی ئەوروپی بە پشتیوانی عەرەبیش عێراقێکی تازە لە ئایندەیەکی نزیک بە تایبەتی دوای هەڵبژاردنی پێشوەختە بێتە ئاراوە ئەمە ئومێدە لای تۆ وەکو چاودێرێک
بڵێ من بەش بە حاڵی خۆم ئەو جۆڵانە دەبینم و چاودێریش دەکەم و ئەتوانین بڵێن ئەتوانین ئومێدێکی لەسەر هەڵبچنین بەڵام بیرمان نەچێت تاکە ئومێد بۆ ڕزگاربوونی هەر وڵاتێک لە دۆخێک هاوڵاتیان خۆیانن تێگەیشتنی شەقام خۆیەتی جوموزۆڵێک هەیە لە شەقامی عراق بەدی ئەکرێ بەگشتی کە بەڕاستی بە دوای عراقێکی ئارامەوەیە بە دوای عراقێکی موەسەساتی وەیە بە دوای عراقێکەوەیە کە وەکو هاوڵاتیەک بە ئارامی تێیدا بژی ئەم هەز بەم زۆڵەیە دەکرێت و ئەوە ئەتوانم بڵێم ئومێد بەخشیشە بەڵام ئێمە پەلە نەکەین مەبەستم لە چیەک پەلە نەکەین ئێمە لە 125 عراق پێک دینین ئەگە بڵێن 170 عراق پێک دینین ئەتا بە جغرافیاوەش بێن بە سەیری کەم بزانین تاخوا عراق بە چ دۆخێک دەڕوە بزانین ئەوەن جوم و جۆڵیان چۆنە ئمە ساڵمان لە پێشە ساڵی داهاتوو دوی تر سەی تر ئێمە سەیری لەو حەکە بکەین سا لەو حەکە بۆ ئێمە ڕوون نییە چۆن تۆ لە تاریک و ڕوونی بەیانی کە دێت شتێک بە واضعی نابینیت یادی ریفراندۆم دەکرێتەوە لە هەولێر سەرڕای کۆرۆنا سەرڕای هەموو ئەو گرفتانی کە لەم وڵاتەیە هەن گەورەترین تەجەموع و هەنگ سازەکرێ ئێمە قسەمان لەسەر بەڵەو نەخێر نییە قسەمان لەسەر پرۆسەکەیە ئێمە لە چوارچەوەی عێراقین قبوڵمان کرد دوای ریفراندۆم قبوڵمان کرد کە لە بەغداوە هەماهەنگ بین قبوڵمان کرد کە عێراقێکی فیدراڵی یەکگرتوو هەبێ دوای ریفراندۆمیش ئەم قسانە دەکەم قبوڵمان کرد کە سەرچاوی داهاتمان بەغدا بێ بەڵام لە یادی ریفراندۆما گەورەترین تەجەموع لە دوای سەرەڵدانی کۆرۆنا لە جیهانا دەکەین لە هەولێر بۆ یادی ریفراندۆ مشکلەکە ئەوەیە یعنی کێ سەیری ئەم لەوحەیە دەکا کێ ئەی خوێنێتەوە کام سەرکردایەتی سیاسی کووردە کە دەیەوێ بە لە بەرچاوگرتنی ئەو نەخشەی کە لە عێراقدا هەیە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی حکومڕانیەوە قسە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی هەولێر و بەغدا بکا و خۆی لە چوارچێوەی پرۆسەی سیاسی ئایندەی عێراقیا ببینێتەوە و جێپەنجەشی دیار بێ نەکەر خۆی ببینێتەوە لەگەڵتم تێگەم من لە پشتی قسەکەت دەگەم و دەزانم برینێکی قۆڵیش لێرە هەیە بەڵام بیرمان نەچێ هەر ئەمانەش دەموچاوی سیاسی نابن لە هەرێمی کوردستان بیرمان نەچێ ئێستا لە گۆڕەپانی سیاسی ساحی هەرێمی کوردستانیش جومجۆڵی تازە هەیە خوێنی تازە هەیە بۆمانایە لە درەوەی دوو پارتە سیاسیەکە بن دوو کەوانە لەوانەیە زۆر زاروێرەنا خودی پارتێکی سیاسی چەند گەنجێکی هەڵکەوت و چەند کەسێکی مخەزرەمی لێ هاتوو بتوانن حەزبەکان بە ئاراستەیەکی باشتر ببن من ئەو ڕۆشناییە دەبینم لە هەرێمی کوردستان و تەسەوڕ دەکەم وەزی سیاسیش هەبێ و ئێستا هەر بۆ نمونە مەسەرەن چەند بەرەیەک دروست بوو ئێستا باز لە هاوپەیمانیە کرێ باز لە تەجەموعێکی سیاسی تازە ئەکرێت من مەبەستم ئەوانەیە لە ئایندە ببینین بخۆ من لەگەڵتم ئەو هێزە سیاسانە بەداخەوە ئێستا کە سیاست دەکەن بەشێکیان لەسەر عینادی و بەشێکیان لەسەر بەرژەوەندی شخصی و حتا حزبیش نا بەڵام من بەبەستم لێ جیلێکی نوێ ئێمە نەوەیەکی دیکەمان هەیە لە سیاسی دێتە پێشێ و لەوانێت زوم و زۆڵی سیاسیش بکاتن مەبەستم ئەوێ ئەو بە جوانی سەیری لەو حەکە بکاتن و وەکو بەخۆشت گوتێت ئەنی هیچ هێزێک لە عێراق ناتوانێت لەمە دووە بە سیاسەتی عینادی مامەڵە لەگەڵ معافری نێودەولی بکە بەڕاستی حەشدی شعبی مەسەرەن تا ئێستا ئەو قسەی دوێنێ هەبوو ئێستا ناتوانانی ئەم قسەیە بکە چەند هێزێکی سیاسی عێراق کە تا دوێنێ بە کاتۆشیا لە بارەگاکانی ئەدا و جومجۆڵی سەربازیانە کرد گروپی ئەمە نامێنێ بەڕاستی کە ئەمە لەوێ نەمێنێ لە هەرێمی کوردستانیش قۆڕخکاری سیاسی و اقتصادی نامێنێت کەواتە بەڕاستی بە هەردوو دیوەکەدا ئومێد هەیە و ئومێدی باشیش هەیە و ئەمن ئومێدم بە نەوەیەکی نوێش هەیە کە سیاست دەکا و ڕوئیایەکی تازە دیدێکی تازەی هەبێ بەڵام هەمیشە لە ناو دوو کاوانە بێ ئێمە بەرژەوەندی هەرێمی کوردستانمان وەکو جوگرافیا لە بەرچاو بێ لەگەڵ هەر هەنگاوێکی بەهێزبوونی عێراق هەوڵ بدەین هەرێمی کوردستانیش لەگەڵ بەهێزبی لەبەرەوەی تاکە زامنی ئێمە کە بەگشتی کە باسکرا دەستورە بەڵام ئەوەی دووەمیان هەرێمی کوردستانە هاوڵاتی هەرێمی کوردستان تەنها دەتوانی لە ناو ئەو قەوارە سیاسیەی کە هەیە کە ڕووباری خوێنی بۆ ڕژراوە کە خەون و خولیای هەزاران شەهید لە ڕابردوو بۆ ئێستاش نەوەیەکی نوێ دەیەوێ لەژێر سێبەر و لەژێر هەیمەنەی هەرێمی کوردستاندا لە عێراقێکی ئارامدا
سیاست بکاتن و بژیتن بۆیە کاک سعدوڵا گەڕێم وڵات بۆی ئێستا ئەوەوەی نوێ لەبەر ڕۆشنایی ئەو یاسایی کە هەیە و لەبەر ڕۆشنایی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق کورد لە ناوچە دابڕێنراوەکان چۆن مامەڵە بکات چۆن بەشداری بکات بۆی لانی کەم ئەوەی کە ئێستا هەیەی وەکو ڕێژە وەکو پێگە لە دەستی نەدات ئەوە کە ڕێمولات قسە لەسەر واکەین کاک دکتۆر ئازاد بەپێی یاساکە و لە دەروی یاساکەش ئەگەر قسەیەکت هەبوو بیکە کورد چۆن مامەڵە لەگەڵم دۆخی ئێستاە بکە یعنی بچینە ئەو هەڵبژاردنەوە کە بەم جۆرە یاسایەکی هەیە یان نەچین خۆ کە نەچین یعنی بەشداری پرۆسی سیاسی ناکەین ڕەنگە ئەمە قورس بێ بۆ پێکهاتەی کوردونەتەوەی کورد لە عێراقدا بەڵام چۆن مامەڵە لەگەڵەمە بکە کورد کاک ئارام بەڕێستان باسی لەگەڵ میوانی بەڕێزە باش خاڵی گرنگتان ئاماژە پێکرد من ئەمەوێ لەسەر ئەوەی کە عێراق بەرەو دیموکراسی و ڕێزگرتن لە دستور ئەچێت دوو عاملی گرنگ هەیە عاملێکی ناوخۆیە ئەمە لە دەستگایەکی تری ڕاگەاندنی شوتم لادانی کازمی لە دستور نەک هەرێمی کوردستان قوبوڵ ناکە ساحەی تەحریر بە هەزاران قوربانیاو تۆش دستوریش بە تەجزیئی وڵاتێک ناتوانانی بیکەی بە دیموکراسی ئەگەر هەموو دەقە دستوریەکان وە خۆی جێبەجێ نەکەی عاملە دووەلیەکە ئەوەی کە ئاماژەتان پێکرد لەگەڵ میوانی بەڕێزە ئەمریکا وڵاتە زلهێزەکان و بە تایبەتیش ئەوەی کە بەڕێزت ئاماژە پێکرد فەڕەنسا وەکو چۆن بڵێ مەهدل دیموکراتی یعنی عضوی دائیم میشە ئەندام میشە بڵێ لە مەجلیسی ئەمن ئەبینین کە بە چ شێوازێک هاتە عێراق و پشگیریەکە لە عێراقێک کە ڕێز لە دیموکراسی مافی مرۆڤ و دستور بگیرێت لەبەرەوە ئومێدی من بە کازمی نییە ئومێدم بەو کەشوهەوا سیاسیەیە کە لە عێراقا دروست بووە هەم ناوخۆییەکان هەم دەرەوەیەکان ئەمە وای لێ کردووە کە کازمی خۆ منیش لەگەڵ ئەوەیە بام ئەگەر کاتی خۆی ئەم زەختە زۆرە لە مالیکی بکرابانەوە بۆ ئەو فاسدەی کە 400 ملیار کۆکاتەوە لە دەرەوە ینی نمونەیەکی بەسیط کاگاران باسی ڕێفراندۆمتان کرد عاملی دووەلی چەند مهم چەند دەوڵەتی زلهێز هەواری کرد بە نامەکەی تێرەڵسنیشەوە کە ڕێفراندۆمەکە ئێستا عکسی بکە ترامپ ئیدارەی کۆچکی سپی چیەوێ لە کازمی هەر ئەوەی کە بەڕێزت وتم ئەوەی نامەکەی پۆمپیۆ تەواوە هەر زۆر بە کورتی پێی وتووە میلیشیا سەر بە دەوڵەتی ئێران قوبوڵ ناکرێ ئێمە ئەزانین بە چ شێوازێک وەڵامیشیان هەبووە مەبەستم چییە؟ خۆ ئەو عاملی دووەلیش بە کوردی وت ڕاستە ئێستا تۆ ئەزانین چۆنە سەری ئەگەر ڕاگەاندناکەی یەکەتی نیشتیمانیش بکەیت کاکە مافی چارە نووس من تایبەتمەندی من لە یاسای نێودەوڵەتیە هەر بڕۆ لە میثاقی متحیدە کارنامەی نەتەوە یەکگرتوەکان لە مادەی یەکە فەقەرە دوو ئەڵێ مافی چارە نووسی هەموو میلەتانە بەڵام تۆ بێ عوامل چۆن ئەوەی بەڕێزت وتت ئیقرارێکی دستوریە سەر بە وەکو چۆن بڵێ فیدراالی بۆ هەرێمی کوردستان کاکە تۆ لە سەردەمی ڕژێمی سەدامە ئەو توانی بچی بۆ ساحەی تەحریر بووت بە فیدراالی مەوێ تا زڕوفەکە هاتە پێشەوە ئەو ساقیادیەکی کورد زۆر زۆر بە عەقلانە فیدراالی لەبەر کاتەکەم کەم بچیتە سەر جوابی هەڵبژاردنەکان دیسانیان بە کورتی و بە پوختی زۆر زۆر گرینگە وەکو عەرەبیەکەڵێ بەیت القەسیدە من ڕەئی خۆممە یەک بازنەی لەگەڵیام عێراق بیەوێ نەیەوێ ئەبێ بەرەو ڕێزگرتنی دستور بچێ نە شوێنی ئەبێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و مەتاڵی بە دووەلەکان گرنگ عیلە لە عەد و فەرزە چووکی ئێمە ئەزانین بە هەرێمی کوردستانیشەوە کاکە ئارام هەڵبژاردنەوە من ئاماژەم پێکرد نوێنەرانی کورد لەوێن ئەبێت لە سەریانە شەو نەخوونیش بکەن بە تایبەت بۆ ناوچە دابێڕاوەکانیشەوە بە تایبەت بۆ لە شنگالیشەوە بگرێتە دووس خوڕمات و بە کەرکووکیشەوە ناوچە کوردستانیەکانی دەرەوە تەنها کەرکووک نییە لەبەرەوە ئەم مەسایلێت وەکو چۆن بڵێ جانبی تەکنیکیەوە پەیوەستە بە پەرلەمانتارەکان زیاتر عمق بڵۆن هەر قانونێک من ئەمە ڕەئی منە لە چوارچێوەی دستوری عێراقا بێ هیچ زەڕێک بۆ هەرێمی کوردستانیە چونکە من دڵنیاشم لەوە ئەم قانونە پەسەند ناکرێ ئەگەر تەناقوس بێ لەگەڵ ئێستا بەپی یاساکە لیست بوونی نییە لیستی هێز فەردە باشە لەم کاتەیە بۆ ئەم جۆرە مامەڵەکردنی کورد باسی هەرێمی کوردستان بکەین چکە ناوچە دابڕێنراوەکان بۆ کاک سەعدوڵا ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان تەوزیع ئەدوار بکەین زەرەرە بینکە نەخێر بە هیچ شێوێک نەخێر بگرە تەنها لە پێناوی کورد زۆرترین کورسیە بێ لە پەرلەمانیە بە دڵنیایە وەکو هاوڕێی ئازیز ئاماژەی پێکرد یعنی تۆ ڕەنگە دەلیڤە بکرێتەوە چەند وەجهێکی سیاسی گەنج بتوانی مەسەلەن قیادەی چەندین قەزیەی کوردە کە پێیوەستە بە بەغاشیەوە لە بیریش مەکە کاگارام
بەداخیشەوە یعنی یەک ڕیزی کوردیش لە بەغا ئەم جارەکە کووت لە سیاسەکان بە تایبەت ئەدائی تاکی پەرلەمانتاریش دەور ئەبینێ دیسانیەمەوە ئەڵێم ئەم قانونە لە کاتی عادل عەبدولمەهدی پەسەند کرا فرە بازنەیی ڕەنگە بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوە تا ڕادەیە کێشەی هەبێ بەڵام کاگاران با ئێمە زۆر سەڕیح بین بۆ ئەمە وەکو بەڕێزت وتت لە 2023ەوە بڵێ شیعە و سوننەمانە ناسی باشە لە قانونی لە 2023ەوە هەڵبژاردن نەکرێ ئەمە چەند دەورەیە دەی چی کرا بەنسبەت هاوڵاتی و بەنسبەت ئەو ناوچانەشەوە کەواتە کاکە ئارام ئەزان چۆن لە قانون مەبدەیەکێ عیلە لە سیاغەیان نییە عیلە لە جێبەجێکردنە زۆر باشە دەستخۆش کاک سعدوڵا وەکو دوا قسە و جوابی پرسیارەکەش یان پرسیارەکەش ئەوەیە لە ناوچە دابڕێنراوەکان چۆن بچینە ململانی هەڵبژاردنەوە کۆدەنگ و یەکدەنگی چۆن لەوێ دروست بکەین چۆن تەوزیع ئەدوار بکرێت لە ناوچە دابڕێنراوەکان تەنها لە پێناوی کوردبوون لە پێناوی سلماندنی کوردبوونی ئەو ناوچانە بەڵێ کاک سعدوڵا بەڵێ سەرەتا ئێمە بەڵێ سەرەتا ئێمە دەبی سێریە بەڵێ بەردەوام بە ببوورە قوربان دەبێ ئێمە سەرەتا سەیری بڕیارەکە بکەین بزانین بڕیارەکە چۆنە ئایا فرەبازنەیە یەک بازنەیە لە ئاستی پارێزگای ئەمە دیارین لێمان ڕوون نییە ئەوەی کە گرنگە بەڕای من بۆ ناوچە دەبراوەکان هەمیشە من ئەوەم بەلاوە گرنگە خەڵکی خودی ناوچە دەبراوەکان چۆن بیر دەکەنەوە چونکە ئەوان خۆیان زۆر باشتر لە مەعاناتی خۆیان تێدەگەن ئەوان خۆیان زۆر باشتر لە شێوازی مامەڵەکردیان لەگەڵ دەور بەر تێدەگەین بۆیە ئەمە بۆ ئەوان بەجێبێڵین بەڵام لە 2000دا ئێمە هەر ناکۆچێشمان هەبێ لە هەرێمی کوردستانە لە ناو پارێزگاکانی تر بەڕاستی ئەبێ لەوێ هەوڵ بدەین دەنگمان بە فیڕۆ نەڕوە بۆ ئەم قۆناغش بۆ ئەم 4 ساڵی ئایندەش بتوانین ئەگەر کورسیەک بۆ کورد کەم کاتەوە بەڕاستی کاریگەری خۆی دەبێتن لەسەر پێگەی هەرێمی کوردستان لە ناو بەغدا و هەروەها کاردانەوەی سیاسیەکانی بەرامبەر بە هەرێمی کوردستان بۆیە ئەبێ لە هەموو هێزە سیاسیەکان بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە ئەبێ پێ لە جەرجی خۆی بنێ و هەوڵ بدرێت بە یەک لیست بەڕاستی باشترین چارەسەر بڕێم زۆر سپاس دەکەم کاک دکتۆر ئازاد بە کورتی کاکەرم زۆر بە کورتی من بەمان وەکو چۆن بڵێ ڕێی شخصی خۆشمە وەکو میوانی بەڕێزیش ناتوانانی زۆر شایدی مطلق لەسەرەوە بی بەڵام هەموو ئەواملەکان ئاماژە بەوە ئەکەن کە عێراقێک بەرەو دیموکراسی ئەڕوا جیاواز لە جعفەری جیاواز لە دوو خولە فاسدەکەی نووری مالیکی لەگەڵ حیدەر عابادی پێم وایە هەموو حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەبێ موزایدەینێتەوەی خۆیان گونجاندنێک بکەن ئەگەر کاڵزمی لە عملیە سیاسیش نەما بە دوور و نزیک خۆیان دوور بخەنەوە لە پێشلکردنی دستوری عێراق بگرە ئەگەر هاتوو حکوومەتی فیدرالیش ئەو مافە دستوریانەی کورتنیە عاملی دووەلی بە تایبەت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەمیشە لەگەڵتا و دۆستیشتە زۆر باشە سپاسانەکەم بەڕێز دکتۆر ئازاد دۆسکی ڕاوێژکاری یاسایی لە ستۆدیۆ لە سلێمانی وەروەها سعدوڵا ابراهیم خان نووسەر و ڕۆژنامەنووس لە ستۆدیۆکانمان لە هەولێر و سپاس بۆ بەشداری هەردوو لاتان لە بەرنامەی گەرماوگەرم سپاس بۆ ئەوش کە بینەر بوون خواتان لەگەڵ